گومانی سێم بەسەر سوورمانیەوە لەسەر هەندێک وێنەکانی ئەپۆلۆکە وێنەی وەرجراوە تەماشا دەکەن کەشتیوانەکە لە دوێکی سێبەردا دەبەزی بەڵام جسمی هەموو دیارە کەواتە دەڵێن پرۆژێکتەریان لێدا ئەو لە ستۆدیۆ تەسویر کراوە ئیلا و کابرای لە سێبەر وا دێتە خوارێ چۆن هەموو جسمی دیارە طبعا جوابێکی علمی هەیە دەڵێتی لەو کاتێک کەشتیوانە لە سەوری مانگ دەمیشنەوە خۆر بەلاری 20 پلە لەسەر یاندا دەدرەوشانە بەم شێوەیە بڕی درەوشانەوەی تیشی خۆ لەسەر یەک پێی چوار گۆشە جەماعەتی فیزیای دەزانن ئەم مستەڵێن یەکسان بوو بە بڕی درەوشانەوەی 3400 مومی داگیرساوە لەبەر ئەوەی ڕووی مانگیش لەلای خۆیەوە بە ڕێژەی 110 تیشی خۆ دەشێنێتەوە کەواتە ڕووبەری یەک پێی چوار گۆشە لە ڕووی مانگ بە بڕی 320 مومی داگیرساو دەگەشێتەوە تیشی خۆ دووبارە دەداتەوە ئەمەش یەکسانە بە ڕووناچی دەرچی گڵۆپێکی 35 واتی لەسەر ڕووبەری تەنها یەک پێ چوار گۆشە یعنی مربعێکی ئاوە وەکو گڵۆپێکی 35 واتی خاچی مانگ ڕووناچی داوە خاچی مانگ تایبەتمەندێکی لەسەر زەوینیە کە پێ دەڵێن ریگۆلیف هەمووی وەکو پلێتی یعنی با بڵێن ئاسنی وایە دەبریقێتەوە زۆر دەبریقێتەوە کە تیشتی خۆری بەبەر دەکەی ڕووناچێکی یەکزار زۆر دەداتەوە زیاتر بۆیە هەر تەنێک لەبەر سێبەریش بی وەکانەوە تۆ پرۆتێکتەرێکی لێ دەدەی بۆیە ئەوان ئەو کەشتیوانە بەو شێوەیە دەکەوتەوە نەوەک لە ستۆدیۆ ڕووناچی لێ بن